دەست پێ بکەین. سەرەتا بە خێراتین هەموو لایەکتانەکەم. زۆر سوپاستانەکەین کە بانگێژنامەکەتان قبول کرد و ئەمڕۆ لێرەن. دووبارە سوپاس. ئەمڕۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەمڕۆمان بە مەبەستی قسەکردنە لەسەر پرۆژەیەک کە لە بواری بەتواناکردنی ژنانی ڕۆژنامەنووسا کارمانتیا کردووە کە پرۆژێکی هاوبەش بۆ لە نێوان دوو ڕێکخراودا و ئامانجی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەمان ئەوەیە کە قسە لەسەر بەدەستهاتوەکانی ئەو کارکردن لە پرۆژەکە باز لێ بکەین لەگەڵ پوختێک لەسەر پرۆژەکە و کار و چالاکیەکانی و دەرەنجامەکانی. دەستپێکی چونە ناو بابەتەکەی ئەم ڕۆژمان بە خستنەڕووی کۆمەڵێک دەرەنجام ئەخەینە ڕوو کە لە ماوەی کارکردنی نۆمانگی پرۆژەکەمانە هاتوونەتە دی. ببورن. پوختێک لە دەرەنجامەکان ئەخەینە ڕوو دواتر باز لەوە پوختێک لە پرۆژەکە ئەکەین و چالاکیەکانی چی بوون و بەدەستهاتوەکانمان چی بوون لەناو پرۆژەکەیە. یەکێک لە دەرەنجامەکان ئەوەیە کە ئەڵێ ڕێژەی بەشداربووانی ژنان لە ناوەندەکانی بڕیاردان لە دامەزراوە میدیاکاندا لە ئاستێکی زۆر نەزمدایە کە یەکێک بۆ لە کێشەکانی لاو چوارچوێن پرۆژەیە تاوتێمان کردووە و قسە گفتوگۆی لەسەر کراوە. بۆ نمونە لە نزیکی 1700 دەستگای میدیاییمان هەیە کە لە هەر چوار بوارەکە چاپ و دەنگی و بیندرا و دیجیتاڵی ژمارەی سەرنووسەر و خاوەن ئیمتیازەکان لە دەژن تێناپەڕێت. سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ژنانی میدیاکار بە هەراسانکردنی سێکسی زۆرینەی ژنانی میدیاکار کە ڕێژەکان ڕێگاتە لە سایانەوە 6.4 وتوانە کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی نابنەوە بەهۆی ئەوەی کە وەکو میدیاکارێک کار ئەکەن. بەڵام لەگەڵەوە شابەڕێژی لە سا 30.6 بانگەشەی ڕوبەڕووبوونەوەیان بە هەراسانکردنی سێکسی ئەکەن کە وەکو ژمارە گەروەری گرین واتە لە کۆی ئەو ژنانی کە بەشداری ڕاپرسیەکەیان کردووە لە هەر سێ ژنێک ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بۆتەوە. لەم ڕێژەیەش واتە لەو ڕێژەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بۆتەوە بە ڕێژەی لە سای 75.5 لە ئامادە نەبوون راپۆرتی توندوتیژەکەیان بکەن و هیچ میدیاکارێکی ژنیش ئامادە نەبووە لە لای ئێمە لە چوارچێوی پرۆژەکەیە راپۆرتی توندوتیژەکەی بکات و داوای پاڵپشتی و خزمەتگوزاریەکانی ناو پرۆژەکە بکات. پشکی شێر لەو کەسانی کە ئەنجامدەری توندوتیژی و هەراسانکردنی سێکسی بوون بەر ڕاگەاندکاران و بەڕێوەبەر و سەرپرشتیاران لە دامەزراوەکانی ڕاگەاندن دەکەوێت. کەمترین دامەزراوی ڕاگەاندن سیاسەت و ڕێنمایی تایبەتی هەیە بۆ چۆنیتی بەرەنگاربوونەوەی توندوتیژە سێکسیەکان لە ناو دەستگای میدیایەکاندا. ژن لە هەواڵی ماڵپەڕ ئەلکترۆنیە کوردیەکانە زۆرترین جار بە شێوازێکی نەرێنی و یاخود کەم و کورد نمایەندە کراوە و لە داڕشتی بابەتە هەواڵیە پەیوەندیدارەکان بە ژنانەوە پێوەرە ئیتیکی و پیشەیەکانی ڕاگەاندن ڕەچاو نەکراوە. ئەمە پوختەیەکە لەسەر بەدەستهاتوەکانی لە ماوەی کارکردنی نۆمانی پرۆژەکەمانە بۆمان دەرکەوتووە. ئێستاش باسێک لە پوختەی پرۆژەکە ئەکەین کە پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی DHRD و ڕێکخراوی جاسەنە کە دوو ڕێکخراوی ناوخۆیی ناحکومی سربەخۆن لە بواری مافەکانی مرۆڤ و میدیادا کاریان کردو ئەزمموی کارکردنیان هەیە. پاڵپشتی دارایی پرۆژەکەمان لەلایەن ڕێکخراوی UPP ئیتالیەوە کراوە و گروپی بە ئاماجکراو لەناو پرۆژەکەمان بریتی بۆ لە بەڕێوەبەر و بەرپرسی بەشی ئاژانس و دامەزراوە میدیاکان و لایەنە حکومە پەیوەندیدارەکان و ژنانی میدیاکان بە پلەی یەکەم و خوێندکارانی بەشی ڕاگەاندن لە زانکۆکانی سلێمانی. ماوەی پرۆژەکە وەکو کە لەسەر وەرەقە با بڵێن کرابێت 10 مانگ و 15 ڕۆژی خەیانوە کە لە یەکی 6 2024 بۆ هەفتەی 4 2025 بەڵام لە واقعی مەیدانیا ئێمە لە مانگی 7 دەچوێنێتە ناو ئیش و کاری چالاکی و فیلد ئیشی مەیدانی لە ناو پرۆژەکە بۆیە 9 مانگ ئیشی مەیدانی کراوە لە پرۆژەکەیە. سنووری جوغرافی پرۆژەکەمان بریتی بۆ لە سلێمانی و ڕانیە و هەڵەبجە و چەمچەماڵ کەلار هەروەها هەولێر و سۆران. ئامانجی سەرەکی پرۆژەکەمان ئەوە بووە کە بتوانرێت هاوکارمی لە فەرهەمکردنی ژینگەیەکی تەندروست بۆ ژنان لە دامەزراوە میدیایەکانە لە هەرێمی کوردستان. جا ئەم ژنە وەکو کاراکتەرێک بووبێت لە ناو دەستگای میدیایەکانە یاخود وەکو بابەتێک لە ناو دەستگای میدیایەکانە باسی لێکرابێت. لە چوارچێوەی چالاکیەکانی ناو پرۆژەکەمانە یەک کۆبوونەوەی ئەنجام دراوە لە مانگی هەژد لەگەڵ کە زۆر 26 لە نوێنەران و بەڕێوەبەر و بەرپرسی بەشی دەستگای میدیایەکان لە سلێمانی و لە سنووری جوغرافی پرۆژەکە بەشدار بوون. تیایە تاوتەی پرسی بەشداریکردنی ژنان کراوە لە جونگەکانی بڕیاردار لە ناو دامەزراوە میدیایەکانە.
6 خولی ڕاهێنان و وەرکشۆپ ئەنجام درراوە بۆ بنیادنانی تواناکان و گەشەپێدانی تواناکانی ڕاگەیاندکاران بە گشتی و ژنانی میدیاکار بە تایبەتی 10 خولی هۆشیاری لە زانکۆکان بۆ خوێندکارانی قۆناغی 4 و 3 بەشی ڕاگەیاندن کراوە لە زانکۆکانی سلێمانی لە کۆی ئەم چالاکیانە 254 کەس بەشداریان کردووە کە لە سا 61یان لە ڕەگەزی مێ بوون و لە سا 38 لە ڕەگەزی نێر بوون. جگە لەوە پێشکەشکردنی خزمەتگوزارەکانی بەڕێوەبردنی کەیس و ڕاوێژی یاساییمان هەبوو بۆ ئەو ژنانەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە و تاکو بتوانن سوود لەم خزمەتگوزاریانە وەربگرن. ڕاپرسیەکمان ئەنجام داوە لەسەر چۆنێتی یاخود لەسەر ڕێژەی ڕوبەڕووبرۆی ژنان نیمیدیاکار بە هەراسانکردنی سێکسی بەهۆی کارەکەیانەوە و توێژینەوەیشمان ئەنجام داوە لەسەر چۆنێتی وێناکردنی ژنان و پرسەکانیان لەناو لە کاتی ڕووماڵکردنیان لەناو دەستگای میدیایەکان و ماڵپەڕە کوردیەکان ئەلکترۆنیە کوردیەکاندا. لە دەرەنجامی کۆبوونەوە کراوەکە کە لەگەڵ وەک گوتمان لەگەڵ بەڕێوەبەر و بەرپرس و لێپرسراوی بەشەکانی بەشی ناو دەستگای میدیایەکان ئەنجام دراوە بە ئەوتیایە پرسی بەشداریکردنی ژنان لە جونگەکانی بڕیاردان لە ناو دامەزراوەکانی میدیایە تاوتوێکراوە بە ئامانجی ئەوەی بزانین پرسەکانی ژنان ڕێژەی ژنان لە ناو دەستگاکانی میدیایە لە پۆستە باڵاکانە چەندێکە و ڕێگریەکان چین و چارەسەرەکان چین بە نەتیجە بە کۆمەڵێک ڕێگری لێی دەرچوین کە نزیکەی 14 ڕێگری ئەکا لەگەڵ کۆمەڵێک ڕاستپاردە بۆ چارەسەرکردنی ڕێگریەکان ئەم ڕێگری و ڕاستپاردەن سەرجەمیان لەگەڵ لایەنە پەیوەندیداری حکوومیەکان کە وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان بەشداری پێکراوە تاوەکو ببێت بە سەرچاوەیەک و بنەمایەک بۆ ئەوەی کە بزان ئەو کێشەیە کە هەیە لەسەر کەمی ڕێژەی ژنان لە ناوەندەکانی بڕیاردان لە دەستگای میدیایەکاندا خۆکارەکان تەشخیص کرێت دوو چارەسەرەکانی خراوەتە بەردەستیان تاکو لە داهاتووە ئیشی لەسەر بکرێت و هەروەها بتوانێت بێ بە سەرچاوەیەکیش بۆ لایەنە حکومی پەیوەندیدارەکان و بۆ ڕێکخراوەکانیش کە لە مەجالی کاری ڕۆژنامەنووسان و لە مەجالی ژنانە کارەکەن تا بتوانن دیزاینی پرۆژەکانی داهاتوویانی لەسەر بکەن. یەکێکی تر لە بەدەستهاتوەکانی پرۆژەکەمان ئەوەیە 3 چاپکراوەمان هەیە کە هەر چاپکراوەیەکیان بە کورتی قسەیەکی لەسەرەکەین و لە ناو هۆڵی ئەم هۆڵی کە بەڕێستان ئێستاتیای ئامادەن نمونە لە هەموو چاپکراوەکان ئامادە کراوە بۆ ئەوەی هەچ کەسێک بێت ئەتوانێت سوودی لێ وەربگرێت وەکو دەستگاکەی خۆی بۆی سوود لە ناوەڕۆکێکی وەربگرێت و بێ بە سەرچاوەیەک و بنەمایەک بە پێی ناوەڕۆکی هەریشێک لەو چاپکراوانە بەکاری بهێنێت. چاپکراوە یەکەممان بریتیە لە درافتێکی ئاکارنامەی ڕەفتاری لەژێر ناونیشانی ئاکارنامەی ڕێساکانی ڕەفتار بۆ هاوسەنگی ڕێگەزی و ڕوبەڕووبوونەوەی هەراسانکردنی سێکسی لە دەستگاکانی میدیادا. ئەم ئاکارنامەیە بەرهەمی ئیشی پێکەوەیی کۆمەڵێک لە دەستگای میدیا بەرپرس و بەڕێوەبەرەکانی دەستگای میدیایەکانە کە بەشداری چالاکیەکانمان بوون هەروە بەرهەمی کاری پێکەوەی هەردوو ڕێکخراوی جاسەنە و DHRD و لەگەڵ کەسانی پسپۆر لە بواری یەکسانی ڕێگەزی و لە بواری هەراسانکردنی چۆنێتی بەرەنگاربوونەوەی هەراسانکردنی سێکسی بەرهەمی ئەم کارە پێکەوەیەیە بە هیوادانی کە ئەمە ببێتە سەرچاوەیەک و بنەمایەک بۆ دەستگای میدیایەکان تاکو لە داهاتووە ڕێسای ڕەفتارنامەی لەم شێوەیان هەبێت وەکو میکانزمێک بۆ بەرەنگاربوونەوەی ئەو توندوتیژیە و هەراسانکردنە سێکسیانەی کە لە ناو دەستگاکانی ڕاگەیاندنا یاخود ژنانی ڕاگەیاندکار بەهۆی پیشەکەیان و ناو دەستگا یاخود لە کاتی ڕووماڵکردنی ئیشی خۆیانە لە دەرەوەی دەستگاکان ڕوبەڕووی ئەبنەوە. بڵاوکراوەی دووەمان یاخود چاپکراوەی دووەمان لە دەرەنجامی ئەو لینکی ڕاپرسیە بەدەستمان هاتووە کە لە پێشتری دەستپێکی قسەکانمان ئاماژەم پێکرد راپۆرتێکی شیکارێ بە ناونیشانی ژنانی ڕاگەیاندکار و هەراسانکردنی سێکسی کە تایە کۆمەڵێک زانیاری کۆکراوەتەوە لەسەر ژمارە و ڕێژەی ئەو ژنانەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی ئەبنەوە کە پوختەیەکی لەسەر ئەخەمە ڕوو. طبعا لینکی راپرسیەکە لەگەڵ زۆرینەی ژمارەیەکی زۆر لە دەستگای میدیایەکان بەشداری پێکراوە تاکو زۆرترین ژنی میدیاکار یا ڕاگەیاندکار دەستی بگات بەو راپرسیە و ئەو راپرسی ئۆنلاینە پڕ بکاتەوە. بە دەرەنجام لە ماوەی 7 مانگ لە بەردەوامی راپرسیەکە 173 ژنی میدیاکار ئەم راپرسیان پڕ کردوێتەوە. لەم 173 بەڕێژەی لە 30.6 لە وەڵامی پرسیارەکەیە کە ئایا ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە بە بەڵێ وەڵامیان ناوەتەوە کە ئەمەش شیکاری ئەو هەڵەگرێت کە تا ڕادێک دەستگاکانی و دەستگای میدیایەکان شوێنی دڵنیایی تەواو نین بۆ ژنانی میدیاکار
کە بتوانن بە سەلامەتی و بە ئارامی کاری خۆیان ئەنجام بدەن جگەلەوەی لە شوێنی لە دەروی شوێنی کارکردنیشان ئەم هەراسانکردنە ڕوویاوە و ڕوبەڕووی هەندیسانەوە بێتەوە بە ڕێگرێک لە بەردەمی ژنانەکان لە کاتی ئەنجامدانیان بۆ کارەکانیان وەکو میدیاکارێک. ئەنجامدەرەکان کاتێ پرسیار کراوە لەوەی کێ ئەنجامدەرەکان چیان؟ ئەنجامدەرەکان کۆمەڵێک فئات باس کراوەتیایە، بەڵام زۆرترین فئە کە باس ژمارەی باڵێن ژمارەیەکی یاخود ڕێژەیەکی زۆرە خاتە بەردەست ئەوەیە کە بەڕێوەبەر و سەرپەرشتیار و هاوپیشەکان ڕاگەیاندکاران خۆیان پشکی شێر پێکەهێنن لە ئەنجامدەرەکان بۆ هەراسانکردنە سێکسیەکان. دوای ئەوان فئاتی ترێت کە هێزەکانی ئاسایشی ناوخۆیە، کە هێزەکانی چالاکی مەدەنیەکانە، هەروەها بەرپرسانی حکوومەت و حیزب ئەمانە لە نێوان ئەو فئاتانن کە ژنانی ڕاگەیاندکاری بەشداربووی ڕاپرسیەکە ئاماژیان پێداون کە هەراسانکردنی سێکسیان ئەنجام داوە. ئەمە شیکاری ئەو هەڵەگری کە ئەم جۆرە کەسانە بەڕاستی خراپی و دەسەڵات و پێگەی خۆیان بەکارهێناوە لە شوێنی کارەکەیانە بەرامبەر بە میدیاکارانی ژن. سەبارەت بە راپۆرتکردنی ڕووداوی هەراسانکردن کە پرسیارمان کردو بزانین چەند ژن لەوانەی کە ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە راپۆرتی ڕووداوەکانیان کردووە، بە ڕێژەی لە سای 75.5 لە ژنەکان وتوانە راپۆرتی هەراسانکردنەکەمان نەکردووە. هۆگەڕانیێتەوە بۆ هۆکاری زۆر جیاواز کە وردەکارەکان دواتر خۆشتان ئەتوان لە ناو راپۆرتەکە ببینەوە، بەڵام لە یەکێک لەو هۆکارانە پەیوەندی هەیە بەوەی کە میکانزم یاخود ڕێوشوێنی دیاریکراو نییە لە ناو دەستگای میدیایەکانە تاکو بتوانن راپۆرتی تونوتیژێ سێکسیەکەی بکەن. هەنێکی گەڕانیانەوە بۆەوەی کە ترساون لە تۆڵەسەندنەوە یاخود هەستیاری بابەتەکە و ناوزڕاندن و ئەوەی کە بابەتەکە بە شخصی لیان وەربگیرێت. هەنێکی تر گەڕانیانەوە بۆ ئەوەی کە ئەگەر هەیە کە بەجددی ئیش لەسەر راپۆرتکردنەکە نەکرێت و دەستگاکەی بەجددی وەری نەگرێت و لێپرسینەوە لەگەڵ کەسی ئەنجامدەر نەکات. بەنسبەت ئەوەی کە بزای چەندێک ژنانی ڕاگەیاندکار بەلایەنەوە گرنگ بووە یاخود بەلایەنەوە دڵنیا بوو لەوەی کە ئەگەر راپۆرتی توندوتیژەکەی خۆیان کردە دەستگاکەیان بەجددی وەری ئەگر یاخود نا، بەداخەوە دێشە سێ ڕێژەمان هەیە. ڕێژەیەکیان بەنسبەتی لە 34.1 وتوێتی بەڵێ بەجددی وەرئەگیرێ، بەڵام دوو ڕێژەکە کە زۆرترین پێگەێنێتەوە لە 32.4 ئەڵێت کە دڵنیای لەوەی کە دەستگاکەی کاری تیاکات ئەگەر راپۆرتی توندوتیژەکەش کردایە بەجددی وەری نەئەگرت. ڕێژەیەکی تریشیان کە ڕێژەی لە 33.6 پێگەێنێت ئەڵێ دڵنیا نیم لەوەی کە دەستگاکەم راپۆرتکردنەکە بەجددی وەرئەگرێت یاخودنا. ئەم دوو ڕێژەیە کە بە نەخێر و بە دڵنیا نەبوون وەڵامی داوەتەوە دیسان ئاماژەیەکی نەرێنیە بۆ ئەوەی کە ژنانی میدیاکار کاتی ڕوبەڕووی ئەم جۆرە توندوتیژیانە ئەبنەوە ڕوبەڕووی ئەم ڕێگریانە ئەبنەوە ناتوانن پشت ببەستن بە دەستگاکانی خۆیان تاکو و لێپرسینەوە و لێپیشتنەوە بکەن لەگەڵ ئەو کەسانی کە ئەنجامدەری توندوتیژەکانن لەبەرەوەی پیان وایە کە بەجددی وەری ناگرێت. هۆکاریشێک لە هۆکارەکانەوەیە کە دەستگاکە خۆی ڕێکارێکی نییە بۆەوەی کە بتوانێت ژن یاخود میدیاکار پەنای بۆ بەرێت تاکو ئەم توندوتیژەی تیا ریپۆرت بکات. سەبارەت بە پرسیارێک لە ناو ڕاپرسیەکەیە کە باز لەوە کراو ئایا دەستگاکەی کاری تیا ئەکات، سیاسەت یا خوڕێنمایی یا ڕێسانامەی تایبەت بەوەی هەیە بۆ چۆنی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە سێکسیەکان. بەنسبەتێکی زۆر لە ژنەکان وتویانە نەخێر یاخود دڵنیانی نازانن هەیە یان نا، واتە بەشێکی زۆر لە ژنەکان یا ڕاگەیاندکارە ژنەکان دڵنیا نەبوون لەوەی کە ئایا دەستگاکەی خۆیان ڕێسانامەی لەو شێوەی هەیە یاخود نییە. بەشێکیشان ئەڵێ هەر نیەتی دڵنیایە لەوەی کە نیەتی، بەشی کەم وتوێتی هەیەتی. ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە یەکەم ئەو کەسانی ئەو ژنە میدیاکارانەی کە دڵنیا نەبوون لەوەی کە نیانە ئەوە ئەگەیەنێت کە ئاگادار نین بە ماف و ئەرکەکانی خۆیان لە ناو دەستگا میدیایەکانە و هۆشیار نین بۆ مافانی کە هەیەە وەکو ڕاگەیاندکارێک لە ناو دەستگا میدیایەکانە. دووە بشت ئەوە ئەخاتە ڕووکە دەستگا میدیایەکەش جددی نییە لە بەرامبەر ئەو پرسەدا و پێویستی کردو ئەگەر پۆلیسیەک سیاسەتێک ڕێنماییەک ڕێسا ڕفتارێکی وایی هەیە پێویستی کردو کە سەرجەم کارمەندانی ناو دەستگاکەی پێ بە ئاگابێت نەک هەر پێشی بە ئاگابێت لە سەردەمی ئێستا و لە دنیا پێشکەوتوەکان و دەستگا
دەستگاکانی کە قەناعەتی تەواوی بە مافەکانی ژنان هەیە پێویستەکە کە نەک هەر تەنیا زانیاری با بە کارمەندەکانی لەسەر ئەو ڕێسانە بەڵکو ڕاهێنانیشیان پێەکات لەسەر ناوەڕۆکی ڕێساکە تا بە تەواوەتی بە وردی ئاشنا بن ئەم ڕێسایە باز لە چی ئەکا و ئەو ڕێکارانە چینکە لەو ئەم ڕێسایە ئەتوانێت میدیاکارێک بە تایبەتی ئەگەر ژن بێت کاتی ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسیە بێتەوە چۆن مامەڵە بکات لە چوارچەوەی دەستگاکەی خۆیان لەگەڵ ئەو تونند و تیژەیە. گونجاوتی ڕێگاکان بۆ مامەڵەکردن یەکێک بۆ لە پرسیارەکانی تری ناوەڕاپرسیەکە کۆمەڵێک ڕێگا و ڕێوشن خراوەتە ڕوو لەلایەن بەشداربووانی ڕاپرسیەکەوە یەکێک لە ڕێگا گونجاوەکان وتویانە مەسەڵەن بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی تونند و تیژی و هەراسانکردنی سێکسی دانانی سیاسات و ڕێنمایی و ڕێسانامەی ڕەفتارە و لەگەڵ دابینکردنی کەناڵ و ڕێکاری نهێنیە بۆی کە بتوانن ئەو کەسانی ڕوبەڕوو ئەبنەوە راپۆرتی تونند و تیژەکانی خۆیان بکەن لە پاڵیشە کۆمەڵێک شتی تریان باش ئاماژە پێکردووە وەکەوەی کە وشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگەی کەناڵەکانی میدیاوە لە ڕێگەی ئەنجامدانی سیمینارەوە و ئەم جۆرە ڕێکارانە ئەمە تەکیدی چی ئەکاتەوە ئەم ڕاپرسیا و بە تایبەتیان پرسیارێک کۆتایی تەکیدی ئەو ئەکاتەوە کە ئێمە ئەو هەنگاوی کە ناومانە لە ئامادەکردنی درافتێک لەسەر ئاکارنامەی ڕەفتاری بۆ بەرەنگاربوونی و هەراسانکردنی سێکسی پێویستیەکی دۆخی ئێستای دەستگا میدیایەکان و ژنانی میدیاکارە لەو قۆناغەیە کە بتوانێت جۆرێک لەو ڕێسانامە و ڕەفتارنامانیان هەبێت. باسی بابەتی دۆممان توێژینەوەیەکە لەسەر چۆنێتی ڕووماڵکردنی کەیسەکانی ژنان لە میدیایە کە توێژینەوەی کراوە و لەژێر ناونشانی نیمایەندەی ژن لە میدیای کوردیدا ئەم توێژینەوە لەلایەن دوو کەسی ئەکادمیستەوە کراوە کە باگراوندی ڕاگەیاندکاریان هەیە دکتۆرە هەژان و دکتۆر کامیل بەجێ هەڵم باسکردنی ناوەڕۆکی ئەم توێژینەوە و دەرەنجامەکانی کە پێگەیشتون و چۆنێتی ئەنجامدانی بەجێ هەڵم بۆ دکتۆر کامیل خۆی پێشکەشی بەڕێستانی بکات و سپاس بۆ گوێگرتنتان و بەردەوامبوونتان لەگەڵمان. ڕۆژنامەنووسانی بەڕێز بەخێر بێن. تەمەەن لە چوارچەوەی ئەم پرۆژەیە پرۆژەی بەهێزکردنی توانەکانی ژنان کە هەردوو ڕێکخراوی جاسەنە و ڕێکخراوی دیاجاردی لە ماوەی دەمانگدا ئەنجامیان داوە. توێژنەوەیەکی زانستیمان ئەنجام داوە لەسەر چۆنەتی ڕووماڵکردنی پرسەکانی ژن لە میدیای کوردیا بە ناونیشانی نمایندەی ژن لە میدیای ئەلکترۆنی کوردیا. هەڵبەتە ئێمە زیاتر ماڵپەڕە ئەلکترۆنیەکانمان بە نمونە وەرگرتووە ماڵپەڕی چەند میدیایەکمان بە نمونە وەرگرتووە و لەناو ئەم ماڵپەڕانەیە 110 هەواڵمان وەرگرتووە شیکاری ناوەڕۆکمان بۆ ناوەڕۆکی هەواڵەکان بۆ دەقی هەواڵەکان کردووە کە چۆن مامەڵە لەگەڵ پرسەکانی ژنانە کراوە. ئەم توێژینەوەیە ئامانج لێی زانینیش چۆنێتی ڕووماڵکردن یاخود زانینی وێنای ژنە لە ڕووماڵی میدیای کوردیا یعنی ئەمە ئامانجە سەرەکیەکەیە زانینی ڕووماڵی وێنای ژن نمایندەی ژن لە میدیای کوردیا ئەمە ئامانجی سەرەکی توێژینەوەکەی لەگەڵ هەنێ ئامانجی پوخت و کورد. طبعا ئەم توێژینەوەی باخی چییە؟ باخی هەیە بۆ دەستگاکانی ڕاگەاندن کە ئەتوانن وەک سەرچاوەیەک لەبەر دەستیان نابێت کاتێک ڕێسانامەیەک دانێن یاخود کاتێک پۆلیسی دانێن بۆ کەناڵەکان لەسەر پرسەکانی ژن ئەتوانن سوودی لێوەربگرن. دام و دەستگاکانی ئەکادیمیەکان دام و دەستگا ئەکادیمیەکانی زانکۆکانی کوردستان یاخود ئەو دامەزراوانی کە ئەکادیمین و بە تایبەتی بەشەکانی میدیا دەتوانن سوودی لێوەربگرن و زائیدەن ڕێکخراوەکانی پەیوەست بە مافەکانی ژن دەتوانن سوودی لێوەربگرن بۆی چاودێری کەناڵەکانی ڕاگەاندن و میدیاکان بکەن. و لەم توێژینەوە ئێمە بە چەند دەرئەنجامێک گەیشتوین هەر بە کورتی تەمەنەمە تەقدیمەکەن بە چەند دەرەنجامێکی کورت گەیشتوین کە لێرە عەرزیانەکەین. دەرەنجامەکان ژن لە هەواڵی میدیا ئەلکترۆنیە کوردیەکانە زۆرترین جار بە شێوازێکی نەرێنی نمایندەکراوە بە شێوازێکی نەرێنی بە شێوازێکی سلبی نمایندەکراوە لە داڕشتین بابەتە هەواڵیە پەیوەندیدارەکان بە ژنەوە. هەروەها لە هەموو ئەو ڕووماڵانەی کە کراوە لە زۆرینەیانە ئەوەی کە پێوتێ پرسی ئێتیک یاخۆت ڕێسا ئێتیکی و پیشەیەکان پێشێل کراوە. ئەمە زۆر بە کورتی و نمایندەیەکی کورد بۆ پرسەکانی ژن کراوە دیسان بە تایبەتی کەمترین جار ژنان بوونەتە بابەتە ناوەڕۆکی بابەتە سیاسیەکان هەواڵە سیاسیەکان و هەواڵە
ئابووری و ئاینەکان زیاتر ژن لە زیاتر لە لایفستایل و لە هەنێ پرسی کۆمەڵایەتی و هەواڵەکانی تاوانە وردکراوەتەوە بینراوە و کۆمەڵێک دەرەنجامی ترمان هەیە بەڵام ئەوەی کە گرنگە بەلامانەوە ئێمە کۆمەڵێک ڕاستپاردەمان خستوەتە ڕوو بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە لەلایەن میدیاکانەوە یەکێک لە ڕاستپاردەکان ئەوەیە کە پێویستە میدیاکان و ڕێکخراوەکانی میدیا ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان ڕێسانامەی ئەخلاقی یاخود پەیماننامەی ئێتیکی دابڕێژن بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی ژنانە و یەکێکی تر لە ڕاستپاردەکان داوامان لە وەزارەتی ڕۆشنبیری کردووە کە ڕێنمایی تایبەت هەڵبەتە نەک یاسا ڕێنمایی تایبەت بۆ میدیاکان دابنێ پەیوەست بە مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی ژنانە خاڵی سێیەم یا ڕاستپاردەی سێیەم داوامان لە میدیاکان کردووە کە وەرکشۆپ و ڕاهێنان و خولی تایبەت بە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی ژنانە بکرێتەوە یەکێک لە ڕاستپاردەکانی تر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەتایبەتی ئەو ڕێکخراوانەی تایبەتن بە ژنان چاودێری مافەکانی ژنان ئەکەن ئەو ڕێکخراوانە بەتایبەت چاودێریکی تایبەت بۆ میدیاکان لە هەرێمی کوردستان بکەن و لە حاڵەتی بوونی پێشێرکاری ئەتوانن داوای یاسایی یاسکاڵای یاسایی تۆمارکەن لەسەر پرسەکانی ژنان و هەروەها یەکێکی تر لە ڕاستپاردەکانی ئێمە کە داوامان کردووە ئەوەیە داوامان لە میدیاکان کردووە پێگەی ژنان پێگەیان بدرێتێ وەکو لە دەرەنجامی کۆبوونەوەکانی ئەم پرۆژەیە لە دەرەنجامی چالاکیەکانی ئەم پرۆژەیە دەرکەوتووە کە ژن لە دام و دەستگاکانی میدیایە کەمترین پێگەیان هەیە واتە لە ئەنجومەنی بەڕێوەبردنی کەناڵەکانە لە سەرنووسەری کەناڵەکانە کەمترین پێگەی ژن هەیە ئەم ڕاستپاردانە و چەند ڕاستپاردەیەکی ترمان خستۆتە ڕوو بۆ میدیاکان بە ئومێدی سوودوەرگرتن ئێوەش بەخێر بێن و زۆر زۆر سپاسانەکەین ئەگەر کەسێکیش پرسیارێکی هەیە ئێمە ئامادەی وەڵامدانەوەی زۆر سپاس زۆر سپاس